سلااوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی ڕۆپێتان دەکەمەوە. ئەمڕۆ دیسان جارێکی تر گفتگۆ لەسەر بابەتی گەرمی ڕۆژ دەکەین کە ئێستادا ڕۆژانە دەبینین زەمینیەکان بەتاتی بەڕێوەبەرایەتی گشتی ماددە هۆشبەرەکان ڕۆژانە دەستگیرکردنی دەگەێن، ڕۆژانە دەستگیرکردن یاخود دەستبەرداگرتنی ماددەی هۆشبەر دادەگرن. لە ئەمڕۆ لەگەڵ یەکێک لە میوانەکەم گفتوگۆ لەسەر بابەتە بەر لەوەی دەست بە بەرنامەکەم بم چەند ئامارێک ماددە هۆشبەرەکە ساڵی ڕابردوو ساڵی 2021 بخەمە ڕوو. دیارە بەتەنها لە ساڵی ڕابردوو بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکانی سەردە ئاسایشی هەولێر زیاتر لە 555 کیلۆ ماددەی هۆشبەریان دەست بەسەرداگرتووە و زیاتر ینی بە دروستی 1113 کەسیان یان تۆمەتباریان دەستگیر کردووە. لەو ژمارەی خزمە ڕوو 916 کەس سزادراون و 71 کەسیش ینی ڕوانەی دەرەوەی کوردستان کراونەتەوە، واتە تۆمەتبار هەیە نمونە لە دەرەوەی کوردستان هاتووە، لە وڵاتەکانی دیکە هاتووە، ڕەوانەی وڵاتەکانی خۆیان کراونەتەوە و کۆمەڵێک ئاماری دیکە هەیە دواتر دەیکەم. بەڵام ئێستا گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم سیروانگەردی چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی و لە ماوەی ڕابردوو چەندین بێژینەوەیان لەسەر ماددە هۆشبەرەکان کردبوو. کاک سیروان، ئەگەر پێم لە ئێستادا هەرێمی کوردستان لەبەر چی ڕوبەڕووبوونەوەی ماددە هۆشبەرەکاندایە؟ بەناوی خوای گەورەم هێرەبان سپاس کاک بڕیاسپۆ بەستاندەر بۆ بیسەرانیش بینەرانیش. بێگومان ئەمڕۆکە مڕ ساڵ بە ساڵ بەداخەوە دۆخی ماددەی هۆشبەر بەرەو مەترسیدارتر دەچێت لە هەرێمی کوردستان کە دەبینین ئێمە هەموو قۆناغەکانی ئەوەی کە هەیە لە ڕووی ئەمنیەوە، ئەوەی کە هەیە لە ڕووی یاساوە کە ئێستاکە بە خاوەنی یاسای تایبەت بە خۆمان وەکو هەرێمی کوردستان کە یاسای ژمارەی ساڵ 2020 یاسایەکی پێوتە سەر و لە 55 ماددەی زۆر گرنگ پێک دێت. بەڵام بەداخەوە بە بەراورد بە ساڵی 2010 و 2019 کە ئەو کاتی ئێمە یاسامان نەبوو بە یاسای عراقی کارمان کردووە یا ڕێژەی ماددەی هۆشبەر لە هەرێمی کوردستان 130 هەڵکشاوە کەمەش پێمان دەڵێت واتە ساڵ بە ساڵ دۆخی ماددەی هۆشبەر مەترسی تێداتر دەبی لە هەرێمی کوردستان کەمەش کۆمەڵێک هۆکار و فاکتەر هەنکەوە بەداخەوە دەکات هەرێمی کوردستان ببێتە ترانزیت، هەرێمی کوردستان ببێتە دەڕووی سیاسیەوە. ئەمڕۆ ماددەی هۆشبەر سەکێکی گرینگە بۆ کوشتنی خەڵکەکەی، بۆ کوشتنی گەنجەکان، بۆ ینی بۆ ئەوەی کە زیاتر کێشە لەو خاکە دروست. کاک سیروان، ینی ئەو مەترسیانەی کە هەیە بۆچی شتێک ینی زۆر ئێستا لەبەر چاو هەیە؟ ینی بنمونە بە پێی و ئامار ڕێژەی ئەو تۆمەتبارانەی کە دەستگیر کەمترە لە بەراوردانی لە نێوان هەولێر و سلێمانیدا. ئایا بە واتایە دێت کە لە سلێمانی ئەو مەترسی نییە یا خۆت مەترسیەکە چۆنە؟ بۆچی ئامارەکان لە سلێمانی کەمترن؟ ئەگەر نەبێتە قسەیەکی سیاسی، ئەگەر وەکو سیاسی لێم وەرنەگیرم یان وەکەوەی کە هەمیشە ئەوەی لەو منتیقەدا بشە قسە لەسەر منتیقی سلێمانی بە دیوێشتر وەردەگیرێ. بەڵام بەداخەوە لە خاڵ لە سلێمانی پێگەی ئاسایش ئەوەندە بەهێز نییە، ینی یەک تەمەن نییە بتوانێت خەڵک دەبێگەنا دڵ بە دڵنیاییەوە. من چە شوێنێک دەڵێم ڕانیە قەڵاتزێ و هەڵەبجا ئەمانە خۆم بینی و ینی ئەمە تەنها قسەکردن نییە من بێ لە شاشە و میدیە من قسە بکەم. ئەمە لە ئاستی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانیش باسم کردو لەو چەند ڕۆژە ڕابردوودا لەسەر ڕاستپاردەی سەرۆکوەزیران دیدارێکم هەبوو لەگەڵ برادێکی لە بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێم لەسەر ئەمە قسەمان کردووە کە ئێستا گرینگە لەسەر ئەم پرسانە هۆکارەکان چین، لەکوێ دێن. لەوێن دەر لەو منتیقا بەجددی لە منتیقەی سلێمانی خۆشبەختانە ئینشاڵڵا کەم بووە، بەڵام بەداخەوە وانە چونکە بە پارە خەڵک بەردەدرێ ئەوە خەڵک ناگیرێ. ئەو گروپانێک کە ئیشی بازرگانی ماددەی هۆشبەر دەکەن تەنان لە هەولێریش باشە، ئەو خەڵکانە خەڵکی بەرپرسن، ینی دەسەڵاتیان هەیە، خەڵکەکەێنە چەکیان هەیە. تەمەشا بکە ئەوانی کە بە ماددەی هۆشبەر دەگیرێن زۆربەی لە یەکێک لە شوێنەکانی حکوومەتی دەستگای ئەمنیەکان داوامیان کردووە، ینی چەکیان پێەیە. بۆیە لە سلێمانی خەڵکێک کە ناگیرێن هۆکارەکەی ئەوەی ئەمە قسێ من نیە، ئەمە قسە بەرپرسی پێشووی بەرەنگاربوونی ماددەی هۆشبەر لە سلێمانی لە ئاسایش کە خۆی بەمنی وتووە
خەڵکەیە بە پارە بەردەدرێ خەڵکەیە بەدەست هێزی دەسەڵات بەردرێ و خەڵکەکێ خۆیان بەرپرسن لەم شتێ و ئیشەکەش دەکەن دەستگای ئەمنیشن و ئەم کارش دەکەن بۆ ئەمانە پێمان دەڵێتکەوە بەڕاستی ینی ئەمە بابەتەکە پەیوەندی بە سیاسەتوە نیە پەیوەندی بەوەیە کە بەڕاستی هەر کەسێک بیکە ئەم دۆخە بەرپرسیارە و دۆخی هەرێمی کوردستان لەو پەڕی خراپیدا لە ڕۆی مادەی هۆشبەر من یەک قسەم کردو ئێستا دووبارەی دەکەم و تا کەسێک لە خانەوادەکە توش نەبێ نازانێت چ مەترسیدارە ئەم مادەیە بۆیە بەڕاستی ئەمە جەنگێکە کە تیرۆریستی پێڵێن ڕوبەڕووی هەمومان بۆتەوە بەڕاستیتان پێ بڵێم ئێستا کە پێشتر دەیانوت خەڵکی فەقیر توش دەبێت تەنانەت بۆی دەستگا ئەمنیەکان بۆی خەڵک بەلاڕێدا ببن هەمیشە دەیانوت و دەژڵێت ئێستاش لە ناو نێرگەلە دەکرێت لە شوێنێک فەقیرەکان ها لە ئەو منتیقە ناوانە ئەسلی نیە ئەمە بەلاڕێدابردنی خەڵکە خۆی ئەسلی لە شوێنی پارە زۆرەکانێت کە مادەی هۆشبەر بازرگانی تریاکە بە پارە دەکرێت بۆ نمونە من بە بەدڵنیاییەوە پێ دەڵێم قوتابخانەی نێودەوڵەتیمانەیە لەو هەرێمی کوردستانە بۆی لە ڕووی یاساییەوە نەبێتە بەرپرسیارەتی لە شەرم نەبێتە شتێک لەسەر ئەو بەڵام قوتابخانەی نێودەوڵەتیمان لەم پایتەختە هەیە ئێستا کە مادەی هۆشبەر تێدا فرۆشراوە بازرگانی مادەی هۆشبەر تێکدا کراوە کوڕانی بەرپرس و کوڕانی دەوڵەمەند تێوە گڵاون لە کڕینی مادەی هۆشبەرە لەناو ئەو قوتابخانە نێودەوڵەتیانەی پایتەختی کوردستانە کەمە قسەی بەرپرسی پێشووی فەرمانگەی پەیوەندەکان دەروی حکومەتی هەرێمی کوردستان بووە بۆ ئێم بۆ منی کردووە خۆم لەگەڵ ئەمە قسەی قوسوڵخانەکان بووە کە چەند قوسوڵخانەیە دیدارمە بووە خۆیان ئەم قسەیان کردو بۆیە بە دڵنیاییەوە پێتان دەڵێم دۆخی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان لە مەترسیدایە نەک لە مەترسیدایە زۆر کارەساترە لە داعش کە داعش دوژمنێک بوو دیار بوو بەڵام مادەی هۆشبەر دوژمنێکە دیار زۆر باشە کاک سیروان ینی ئەوەندەی ئێوە لە ماوە ڕابردوو بە دوواداچوونێکتان کرد لەسەر مەسەلەی مادەکان ئایا کچانیش و ژن لەو مادەیە یاخود لەو مەترسیە بێبەشن یاخود ئەوانیش هاوشێوەی پیاوان مەترسی لەسەروانیش هەیە واتە ئەوانیش بەکاری دێنن شتی وا هەیە بووە ئێوە بەرچاوتان کەوتووە بەڵێ بێگومان ئێمە کە لە 2007 ئێمە کۆنفرانسێکمان کرد بە چاودێری حکومەتی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی سەرجەم وەزیرانی پەیوەندیدار لە هەولێر لە ئاستی هەموو شارەکانی هەرێمی کوردستان لەم کۆنفرانسە ئێمە بەشدار بوو ئێمە پێشەوەی ئەمە ڤیدیۆیەکمان ئامادە کرد بۆی کە بتوانین لەگەڵ ئەو زیندانیانە قسە بکەین هەوڵماندا لە دوو پیاوەربگرین لە زیندانەکانی هەولێر دوو ئافرەت زیندانەکانی هەولێر ئەو ئافرەتانەی کە من خۆم چوومە زیندانەکانی هەولێر بەداخەوە ئافرەتێکی یەکجار زۆر لە زیندانم بەهۆی مادەی هۆشبەرەوە جگەلەوە ئەو ئافرەتانە مناڵیانی مناڵەکانیشان لە دەرەوە دانراوە یعنی مناڵەکانیشیان هەر لەگەڵیان لە زیندان بەڵام ئەوەندێ لە حەدیقەیەک واتە منداڵەکانیشیان تووشی مادەی هۆشبەر بوونە ئافرەتەکان تووشی مادەی هۆشبەر بوونە مناڵەکان بە حکمی بچووکە دەبی لای دایکیان بن ناچارە مناڵەکان لای دایکیان لە زیندان دەبینێتەوە بەڵام شوێنێکی شیاو نییە بۆ ئەو مناڵانە کە من ئەو کاتی سەردانم کرد بەداخەوە مەترسیەکە ئەمەی پێپەڕاندووە گەنجێک من بە نمونە پێت بڵم قسەمان لەگەڵ بەکارهێنەر گرت بەکارهێنەر نەک بازەکان قسەمان لەگەڵ بەکارهێنەر کردووە دەڵێ من لەسەر حەبێک گیراوە پێشمەرگە بوومە شتێکی ئاسایی بوومە لە عەمەلاتی کێشامە و تووشی ئەم عەبە بوومە دەڵێم ناوی عەبە چ بدرێ وەڵا نازانم دەڵێم ئێستا چەند توکەمە توێژینەوە دەکەین دەی بزانن ئێستا دۆخەکەتیا ئەدی ئێستا کە ناوی مادەکان دەڵێت تریاک عەشیش نازانم چی لەناو زیندان فێرە 200 نوع مادە بوو کاکەوان یعنی ئەوەندە مەترسیدار یعنی کەواتە لە زیندان مەترسیدارتر ئەوانەیە کە دەگیرێن لەوەی کە لە دەرەوەکەی دێنن ینی گرفتەکە زیندانەکە نییە گرفتەکە ئێستا من لەگەڵ بەڕێوەری گشتی کاک لیوا کەیوان و بکاک بەختیار لە ئاسایشی گشتی لە بەڕێوەبەراتی مادەی بەرگەرم دانیشت خۆ ئەوان معاناتێن یەکجار زۆرە ئەوان دەزانین بە چ کێشەیەکیان ڕوبەڕوو دەبێتەوە کێشەی شەخسیان ڕوبەڕوو دەبێتەوە کێشەی سیاسیان ڕوبەڕوو دەبێتەوە ئەنواعی بەڵام گویان بەمەرەداوە زیندانەکانی کوردستان پڕ بووە لە بەکارهێنەری مادەی هۆشبەر خەریکە ئێستا بڵێن ئەوەی مادەی هۆشبەرە بانەجی ئەوەی کە دەکێشی ئێستا بەس بوولەوانم کە بازرگانی دەکەن چکە بەڕاستی دۆخەکە ئەوەندە زۆر بووە ئەوەندە بەکارهێنەر زۆر بووە ئاسایی شوێنی نییە یعنی تۆ دەبێمانە بەخێو بکەیت دەبی ئەسڵەن ئەوەی بە بڕیارەی یاسای مەتیاری کوردستان دەبی کە وەزیری تەندروستی بەڕێ سامان بەرزنجی دەبێتە سەرۆکی لێژنەی بەرگاربوونی مادەی هۆشبەر بەپێی ئەم دەستور ئەو بڕیارەی قەدیم کە لە حکومەتی هەرێمی کوردستان بوو وەزیری تەندروستی سەرۆکی لێژنەی بەرگاربوونی مادەی هۆشبەرە
ئێستا بەلانی کەم دەبێت لە سەردەم ئەو سێ شاری هەرێمی کوردستان سێ نەخۆشخانە هەبا بۆ چارەسەر یعنی ناوێت لێ نابەر سنتەری چارەسەری بەکارهێنەران و ئالوەدەبانی مادی هۆشبەر بەڵام ئێستا ئەمە نەبووە بۆیە ئەم دۆخە کاک بڕیار بڕوا بکە یعنی ئێمە ڕێکخراوەکان من خۆم یەکم لەوانە کە لەگەڵ بەرپرسێکی باڵای حکومەتی هەرێمی کوردستان دانیشتم یعنی شۆک بوو کە ئەو قسانە من کردم ئەو ئاراستە نەبوو کە ئەو بۆ بکە تەوەقعی نەدەکرد کە چ بوو مەترسی ئاگدار نین یعنی تەماشا بکە کە دڵم ئاگدار نیم بەڕێز وەزیری ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان من لەو ماوەی دارێکمان هەبوو لەگەڵی کە باسی لۆبیمان کرد ئەو کاتی لۆبیمان کرد بۆ یاسای ساڵ ئەو پرۆژه یاسایی کە لە حکومەت بوو بگەڕێتەوە ئەو یاسایش بەشێک یاسای ئێمە بۆ کوسیەنەوە دامان حکومەت لە 2007ەوە لە کابینەی نۆ لە کابینەی نۆ کە دەست بەکار بوو ئێمە لۆبیەکمان دروست کرد لەگەڵ وەزیری ناوخۆ وەزیری کاروباری کۆمەڵایەتی سەرۆکی پەرلەمان وەزیری تەندروستی لە یەک ڕۆژە 4 دیدارمان هەبوو لە دڵەمانە بۆی لۆبی بکەین بتوانین فشارە ئەو پرۆژەیە بێتەوە پەرلەمانی کوردستان ببێ بە یاسا من کە قسەم کرد لەگەڵ ئەو هاوڕێیانی کە پێکۆبی قسەمان کرد لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ کە بەڕێز وەزیری ناوخۆ یەکێک بووە لە بەرپرسانی حکومەت لە دەستگا ئەمنیەکان لە ڕووی بەرپرسی مەلەفی ماددەی هۆشبەر بوو یعنی کە قسەکانی من جۆرە بوو سەری سوڕما یعنی پێوە چونکە ئەوەندە بۆ دیراسی ورد کردومان ئێمە تەنانەت چوومەتە ڕۆژهەڵاتی کوردستان لە بەخاتری ماددەی هۆشبەر چوومەتە شەمزینان لە باکووری کوردستان لەولایە سۆران هەیە لە بینی سۆران و شەمزینان ئەو باکوورە و باشووری خۆمان سۆران عێراقاتێکی کۆمەڵایەتی ژمش و خوازی هەیە بەو ڕێگایە توانراوە ئەم شوێنە بکرێتە ترانزیت کاک بڕیار لە بیر مەکە من بە پرسیارەتەوە تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان قسەیەکی نەکردو منم قسە لێرە دەیکەم بە پرسیارەتەوە دەیکەم 145 ماددەی هۆشبەر پەکەکە لێ بەرپرسیارە ویستم پرسیاری ئەوە بکەم ئایا بەڕاستی ئەو قسانە و ئەو بابەتانەی کە باس لەوە دەکرێت پارتی کرێکارانی کوردستان لە پاڵی کە خەباری چەکداری دەکەن لە شاخەکانی کوردستان لە دژی تورکیا ئایا کارێکی دیکەیانەوە بەیانیکردنە بە ماددەی هۆشبەر لەو سنوورە ئەوەی بەڵگەیەکان لەبەردەست بووە ئەو کاتێک کە چووناوێ بەڵێ بێگومان ماددەی ممکن نیە هەمووی پەکە کامل چونکە ممکن هێزێکی تایبەتیان دروست کردوێ بۆ مافیایی ماددەی هۆشبەر یعنی چکەمە بابەتێکی مافیاییە و هەرێمی کوردستانیش هیچ دەسەڵاتێکی بەسەر ئەم منتیقانەدانە بەرپرسێکی باڵا لە ڕانێ بەمنی وتو کە خۆم لەگەڵی بوومە پێی وتومە ئەمە شوێنی پەکەکەیە ئەم لەم شوێنش ڕێگای ماددەی هۆشبەریتیان کە چەند جار ئاگدار و توشمانکردن نیان کردووە ئەمەی خاڵێکە خاڵێکی تر کە بەلامەوە زۆر ئاساسە پاکەکە ئێستا لە ڕووی لە ئەفغانستان و ئێرانەوە یعنی دێتەوە بۆ هەرێمی کوردستان سنوورەکەی هەرێمی کوردستان ئەم سنوورانە چێ دەیپارێزی چێ لەم سنوورانەیە جگە لە پارتی کرێکارانی کوردستان کەس تری نییە لەو بینێ دەچێتە تورکیا لە تورکیا بۆ بڵقاریە بۆ ئەوروپا بۆ ئەم وڵاتانی ئەمریکا دەڕوان یعنی پەکەکە بەرپرسیاری یەکەمە لە ترانزیتی هەرێمی کوردستان و بۆ داخلبوون بۆ هەرێمی کوردستان تەنانەت بۆ داخلبوونی هەرێمی کوردستان نەک تەنها ترانزیت بەڵام بەداخەوە بەرپرسانی ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن یان لە ڕووی سیاسیەوە ئەم قسانە ناکەن یان ئەوە تەنانەوێ پەکەکە بۆی ئەو بکەم بەڵام ئەوەی ئەمن لە ڕووی وجدانیەوە بۆی کە سوێنێ چۆن دەڵێم لە سلێمانی بۆ ئاراستەیە چۆن دەڵێم لە هەولێری بۆ قۆناغەیە پێشتان دەڵێم پەکەکەش بەرپرسیاری یەکەمە لەم سنوورانە بەهاتنی ماددەی هۆشبەر جگە لە پەکەکە باس لەوە دەکرێت حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانەی کە لەسەر سنوورن ئەوانیش کاری قاچاقچێتی دەکەن بەشێکیان هەمویان نا ئێوە کە سەردانی ڕۆژهەڵاتان کردو کە ئەو زانیاریانی وەرتان کرد ئایا بەڕاستی ئەوانیش ینی ئەوانیش بازرگانی دەکەن ئەمنەوە لە ڕووی ئەوە بۆی بە ڕوونتر بێ من لە ڕۆژهەڵاتی کوردستان لە مەهاباد و ئەو شوێنانەی کە تێدا بوو ئەمن هەنوو وونێکتان دەدەن و بۆ خۆشی من چوومە مەهاباد بۆی ئەگە لە مەهاباد ئەوی شارەزای مەهاباد بێ من 13 بەدەرەکەی چوومە مەهاباد بۆ یەک خەڵک شارەزاوی لە مەهاباد ئەگەر بتەوێ کیلۆیەک تەماتە بکڕی دەبی بچێ شەقامی مەلاجامی ئەگەر بتەوێ بیرەیەک مەشروبێک بکڕی کە لە تورکیا زۆر قەدەغەیە عەفوەن لە ئیران ئەمە لە ژێر تەپەدۆری بەپسی فرۆشەکانی شەقام هەیە لە ترسان دەیفرۆشن بەڵام ئەگەر بتەوێ ماددەی هۆشبەر تریاک بکڕیت بە 3 دقە بۆ 4 دقە لە ماڵەکەت هەیە بە ماتۆڕ دێتە بەردەم ماڵەکەت ئامادە دەکەیت واتە ئیران خۆی دەسەڵاتی ئێران حکومڕانی ئێران خۆی دەوێت ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئاراسەدا هەموو خەڵک مدمین بێ بەڵام ئەوانەی کە دڵێن پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵات ئەم شتە دەکەن
من نابێتە وڵ ئەوە ینی پاڵپشتێک بۆ ئەوان بەڵەوەی کە من معلوماتم نیە خە بەشێک لە خەڵکی ڕۆژهەڵات بەشێکی کەمیان لە خەڵکی ڕۆژهەڵات ئەوانەی کە قاچاغی دەکەن لە بەنی باشوور و ڕۆژهەڵات ئەمانە بەشێکن ئیش لەسەر ئەم بابەتە دەکەن ئەوجا هەیە ناسنامەی پێشمەرگایەتی لایەنێکی سیاسی بەکارهێناوە هەیە خۆی بەلایەنێکی سیاسی دەناسێنی ئینتیمای بۆ لایەنێکی سیاسی هەیە بۆیە ئەو خەڵکانە هەنە بەڵێ بەڵام بە ڕسمی من ئێستا هێتا بەدەستم نەکەوتووە هەر کەسێک لە دەستی من ئامادە لەگەڵ قیادەی سیاسی بە ڕۆژهەڵاتی کوردستان من عیلاقاتێکی فراوانیشتم هەیە لەسەر ئەمە قسە دەکەم بەڵام هیچ بەڵگەیەکی منطقم لەدەست نییە کە بەڵام ڕوبەڕووی پارتە سیاسەکان ڕۆژهەڵات بکەمەوە بەڵام ئەوەی دەزانم کە خەڵکێکێ لە زیندانەکانی باشووری کوردستان خەڵکی ڕۆژهەڵاتن ئێستا لە زیندانەکانی باشووری لە هەولێر لە سلێمانی خەڵکمانێ ئافرەتیشمانەیە ئی ڕۆژهەڵاتن کە لەوەی ئەوان ئەوە ئافرەتانی کە تووشی گیراون لەسەر ماددەی هۆشبەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە نەک خەڵکی باشووری کوردستان بە پێی ئەو ئامارەی لەسەر نەکتری خەڵکی باشوور توش بووە لە ئافرەتەکان زۆربەیان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانیش کە لە شوێن لە باندەکان و گروپەکانی چی پێ دەڵێن لەش فرۆشییان هەر بابەتێکی تر کار دەکەن کاک سیروان ئەو بەپێی ئەو بەدواداچوونانە و بەپێی ئەو زانیاریانە لەبەردەستی ئێوەدایە کام تەمەن ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر ئاڵوودەی ماددەی هۆشبەر بوونە بۆی نەبێتە ئەوە لەسەرم بەڵام ئەوەی کە دەبینە هەموو تەمەنەکانی تێدایە هەموو تەمەنەکان دەستگا ئەمریکانی ئێمە من لێرە دەتوانم بە حکمەوەی زۆر تێکەڵم یان زۆریش هاوکارن لەگەڵ ئێمە بەڕێوەبەراتی ماددەی هۆشبەری هەرێمی کوردستان کە هەولێر دۆک دەگرێتەوە کە بەداخەوە تا ئێستاکە دوو بەڕێوەبەراتیمانەیە سلێمانی و بەجیایە هەولێر و دۆچش بەجیایە ینی ئەوەی هەولێر ینی دەستگای ئەمنی ئاسایشی پارتی زیاترەوەی کە لە پارتی نزیک بەڵام ئەوەی کە من لە هەولێر لەگەڵ یان نزیکم زۆر ماندوم بەم پرسەوە چونکە زۆر وردیشن تەنانەت ئامارەکانیان لێکۆڵینەوەکانیان کێشەکانیان دەزانم ئەمن لەڕوەوە ئەوانی کە زۆر توش دەبنێت تا کە تەمەنیان لە 17 ساڵ بۆ 30 ساڵە زیاتر ئەم تەمەنە نزیکە ئەوانی کە بازرگانی دەکەن تەمەنیان بکات ئەوانی کە بازرگانی دەکەن سە لە ماوەی ڕابردوودا بینیماکەوە خەڵکێکەیە پێشمەرگە بۆ گیرایە و چۆن دەبێ بگیرێ یعنی ئەمە گرفتەکە سبەینێ سیروان لەسەر ماددەی هۆشبەر دەگیرێ چۆن دەبێت چالاگوانەکی مەدەنی بگیرێ لەسەر کاکە ئەوە کابرای ماددەی هۆشبەر بەکارهێناوە جەنابەت دەزانی کاک بڕیار یەکێک لە پامێرە دیارەکانی کوردستان بە ماددەی هۆشبەر دەست بەسەر کرا خۆت ئاگاداری خەڵکی بووە لە دەستگا ئەمریکان دەست بەسەر کراوە خەڵکە بووە ئەسڵەن هاوڕێی خۆمان هەبووە تەوەقعمان نەکردووە کە ئەوە ئەمە لەم بابەتە بێ بەڵام توش بووە یعنی ئەمە بابەتێک کە مەترسیدارە خۆ ئەو کەسەر تووشیان کردو خۆی بخۆی نازانی ماددەی هۆشبەر بۆیە بەڕاستی ئێستاوی من دوا ئەوەی بزانم حکوومەتی هەرێمی کوردستان بزاتن سەرۆک حکوومەت کاک مەسرور لێژنەیەکی پێکێناوە لەسەر ئەوەی کە هۆکار ئامارەکان بۆ زیاد دەبن هۆکارەکە چی ئامارەکان بۆ زیاد دەبن زۆر مسوورە لەسەر ئەم بابەتە کە ئیشی لەسەر بکرێت بۆیە لەسەر ڕۆژە ڕسمێکی شمدانا بوو لە سوشیال میدیای خۆمە لەسەر ڕاستپاردەی سەرۆک حکوومەت من چوو کۆبنەوەیەکم کرد لەگەر لە ئەنجومەنی وەزیرانێکی لە برادەرەکانە بۆی کە ئالۆگۆڕی زانیاریەکانمان بکەین و ئێمەش هاوکار بین و دانیشتنیش ڕێک دێخین و دەبێت ڕێکخراوە نێودەوڵەتەکان چی دەکەن قوسڵخانەکان چیان هەیە بوو بابەتی ماددەی هۆشبەر کە دڵنیاتان دەکەمەوە دایک و باوکان بەرپرسیارن بەرامبەر بە مناڵەکانیان تکایە وریابن من برادەرێکم سبەی داوای 2000 دلار 1000 دلارم لێ بکە دەبێت شوب بکەم بۆ ئەم برادەرم داوای 1000 دلار لێکە چۆ خەڵکە بۆ بەرپرسی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بەمنی وتووە یەکێک لە کچەکانی بەرپرسێکی باڵای ئەم وڵاتە پێی وتویمە تەنها چەند 1000 دلارێکم بەرێ سەریمان ئۆندە دەدەمەوە دوای تەماشام کرد و تاقیبمان کردو ئەو خەریکی ماددەی هۆشبەر بووە تێوەگڵاوە بە ماددەی هۆشبەر و بەکارهێنەری ماددەی هۆشبەر یعنی کاک بڕیار بۆ قوتانە دەکەم بۆ ها بەکراوەی و بە عشایرەکەی خۆمانە قسە دەکەم بۆی خەڵک تێبگە ئێمە چ مەترسێکی والله ئێمە مەترسیەکە تەنها لەسەر منداڵی فەقیردا نییە لە ڕووی بەکارهێنەری ماددەی هۆشبەرۆکو جەوابیشت باسی دەکەی کەواتە کچانی بەرپرسی باڵای تێدایە کوڕانی بەرپرسی باڵای هەرێمی تێدا ینی بەدەر نییە تەنها منداڵی فەقیری تەبێ یاخود وەکو ینی بەحە ئەوەکەی کەواتە بەکارهێنەرانی ماددەی هۆشبەر هیچ جیاوازییان نییە لە بینی هەژار یاخود ئەوە دەوڵەمەندە یاەوە کەسی سیاسی یاخود ئەوە کەسی ناوشەمبیرە نانا ئەمە پەیوەندی بە دەوڵەمەند و هەژارەوە ئەوە پەیوەندی زانی بەچی وەیە ئەسڵەن ئێستا ڕووزی دەتر لە دەوڵەمەندەکان و پارادەرەکانە چوو ئەمە پێویستە پارەیان هەیە
ینی زۆر شتە تاقی کردوتەوە ممچینە لە ژیانی خۆشی خۆیانە ئێستا هەڵ بدەشتی تاقیکەنەوە ئەمە تعمیمیش نییە بەسەر هەموو خەڵکە نانە بەڵام بابەتەکەم مەترسیدارە یعنی کوڕە فەقیرێک لە زیندانە دەچی دزیەکە کاکە بۆ دزیەکە وەڵام مدمینی مادی هۆشبەر بووە بۆی دزی بکە ها بەڵام ئەوەی کە پارە دەرەکەی ناتی ئەم شتە بکە بە هۆکاریەوەی پارەکە لە دەستی خۆیەتی بەڵام ئێمە زۆر خورد نەکەێنە لە بابەتەکە ئەوەندەی مەترسیدارە بەسەر خەڵکی کوردستان ئێمە 5 ملیۆن کەسین لەو 5 ملیۆن کەسەی ئێمە هەموو شتەکانمان دیارە هەموو خراپەکانمان ناو دیارە یعنی دە کەس بگیرێ دەزانن چی ڕوویدایی ئافرەتێک دەکوژرێ هەموو خەڵک دەزانن بۆ کە لە هەموو دنیادام کوشتنانە هەر هەیە ها کاک بڕیار بەڵام بە حکومی ئێمە 5 ملیۆن کەسین لەو 5 ملیۆن کەسە یەک شتی بچووکمان بەدیار دەکەوێت دوێنێ پیاوێک دەکوژێ بە دەستی خێزانەکەی دیسان بەدیار دەکەوێت خۆ ئەمانە بابەتن تەنانەت گروپی مافی ئەی هەیە ئافرەت دەفرێنن و ئافرەت دەکوژن دەزانی ئێستا دووەم پاش ماددەی هۆشبەر بازرگانی کردنە بە مرۆڤ ئەسڵەن لە کوردستان بازرگانی بە مرۆڤ زۆر شتێکی زۆر نامۆژ هێتا بەڵام لە هەموو دنیادا بازرگانی بە مرۆڤ بکرێت باش ماددەی هۆشبەر بازرگانی مرۆڤە بۆیە ئێمە بە حکومی کوردستان 5 ملیۆن کەسە میدیایکی زۆرمانەیە ڕێکخراوەکی زۆرمانەیە هەمووان چاوماکراوێ خەڵکی هۆشیارە بزانن لەو معلوماتت کاک بڕیار بڕوا بکە خەڵکی هەرێمی کوردستان زۆر هۆشیار من لەو ماوەی لە هیندستان بووم لە ملیارێک و 500 ملیۆن کەس کە ڕێژەی دانیشتوانەکەیەتی تۆ بەس بڕۆ سەیری پایتەختەکەی بکە لەکوێ دەژین چۆن دەژینێ خەڵکە هەر تەماشا دەکەی خەڵک لەو پەڕی بێزاری ئەنی تەماشا دەکەی بەڵام پێوە دیارنێ بۆ ملیارێک و 700 ملیۆن کەسە هەزار قاتی ئێمن بۆی ئەمانە ئێمە دەبین هۆشیار بین 5 ملیۆن کەسمان پێ کۆنتڕۆڵ نەکرێ بەڕاستی عیفە نەتوانین حکومەتی هەرێمی کوردستان دەستگا ئەمنیەکانمان دایک و باوکانمان خۆمان ڕێکخراوەکان میدیا ئێمە دەبی لەمە دووە بەرپرسیارەتی زیاترمان لە شانە بۆی بتوانین ئەم دۆخی هەیە لە هەرێمی کوردستان ئەم مەترسیە لەسەر ماددەی هۆشبەر هەیە بەڕاستی کاری جددیتری لەسەر بکەین من خۆم یەکم لەوانە بڕیارم داوە تا تەمەنم مابێ کار لەسەر ماددەی هۆشبەر کاکسیبان جگەلەوە زۆر جار چەو باس لەسەر بابەتی دیکەی ماددەی هۆشبەر دەکرێت باس لەوە دەکرێت لە نێو قوتابخانەکاندا هەیە وێڕای لە ئەوەی کە لە نێو قوتابخانەکاندا هەیە بەڵام باس لەوە دەکرێت ئێستا جگە لەو وانی کە کەسانی پارە دەست بازرگانیەوە دەکەن واتە ئێستا باس لەوە دەکرێت بۆتە دەستی دوو بە نمونە دەستی دوو کەسی یەکەم کە ماددەی هۆشبەر دێنێت دابەشی سەر کۆمەڵێک گەنجی دیکەی دەکات ئەوەش جارێکی تر بە پارەی قازی فرۆشتنەوە ئێوە درکتان بۆ کردووە ئێستا بازرگانی بە ماددەی هۆشبەر بۆتە دەستی دوو واتە دەکات کە تاوەکو داتە دەستی کڕیەکە یاخود ئەوەی کە ماددەکە بەکاردێنێت سێ دەست دەکات کە لەناو هەرێمی کوردستان واتە کەسی یەکەمی کە ماددەکە دێنێتە کوردستان دواتر دابەشی سەر گروپەکانی دەکات گروپەکانیش دواتر دابەشی سەر کەسەکانی دەکەن کاک بڕیار ئێستاکە ئەم دۆخوا بزڵ دوایە ینی شتەکان ڕێگاکان ئاسانتریش بوونە مەترسیەکان ینی ئێستا لەو یاسایکە لە یاسای ژمارەی ساڵ 2020 زۆر تەرکیبمان لە یەکی لە شتەکان کرد بۆ نمونە هەر کەسێک بازرگانێک بگیرێ بە ماددەی هۆشبەر پێشترێ دەگیرا 5 ساڵ 6 ساڵ بۆی پێشوێ بێن بەسەر ئەم بابەتە یاساییە یەک نمونە باز دەکەم لە یەکێک لە زیندانەکانی هەرێمی کوردستان توش ینی خۆ قسم لەگەر بەکاری بازرگانەکەی ماددەی هۆشبەرینە وتم لێمیان پرسی وتە ئەو کابراایە کە دەچێت کردی قسە لەگەڵ دەکەیت یەکێکە لەو کەسانێکەوە هەر کاتێک بوێ دەگیرێت کاتێک بوێ بەرە بێ من کە چوو قسە لەگەڵ کرد دەسەڵاتی هەیە ینی پارێکی خەیاڵی هەیە من چوو موبایلەکەم گوتی موبایلەکە دانە زۆر دەتوانێت قسە لەگەڵم بکەیت موبایلەکەم دانا وتم دەکرێت پرسیارێک بکەم چۆن دەتوانی ئەها بە ئاسانی بازرگانی ماددەی هۆشبەر بکەیت وتی تەمەنت چەندە گوتم ئەو کاتی 33 ساڵ بوو 3 ساڵ بەشتا سا تەمەنم 35 ساڵە وتم 10 ساڵم وتی باش شتێکت پێ بڵێم ئەوانەی کە من ئەمن لەو شارەکان دەنێت ئەگەر ویستت ڕسمێکی پێپشاندا موبایلی پێبوو لە ناو زیندانە موبایلی زیرەک نەو موبایلی ئاسایی پێبوو لە ناو زیندانە موبایلەکەی پێپشاندام وتی ئەم کچە دەبینی وتم بەڵێ کچێکی زۆر جوان بوو وتی ئەمە کچمە ئەمە یەکێک لە زانکۆ باڵاکانی هەرێمی کوردستان دەخوێنێ لە دکتۆرایە ئەگەر من نەتوانم ئەم کارە بکەم ناتوان ئەمە سارەی کوڕەکەمە کە جواتری سارەی پێ ئەمە خانووەکەمە ئەمە ئەوەمە دەچمە دەرەوە چم مانگە دەچمە دەر دوای دیسانەکە بە هۆکارش کە دێمەوە زیندانەکە دەگیرێ بە هۆکارێک وا ناگیرم ئەم ئەوە بڵێن
ئەوەکەی تۆمەتەکەی زۆر قورس بێ بەشێکی ئاسایی دەگیرن بۆی بگەڕێ بۆ زیندان بۆی بازرگانەکە لە ناو زیندان بڕە بپرسن بەڵێ بەڵێ بە ئێستاش ئەمە چەند جار ڕوویداوە بازرگانی ناو زیندانەکان خەڵک گیراوە تەنانەت ئێستا بە تەلەفۆنات لە بینی زیندانەکانی هەرێمی کوردستان بازرگانی دەکرێت ئەمە باندێکن دەسەڵاتیان لە پشتە خەڵکەیان لە پشتە یعنی خەڵکی ئاسایی نیان لە پشت ئەمە نییە بەسەر بەخۆ ئەمە دەبێت خەڵکیان لە پشت ئەگەر ناکرێت یعنی پرسیارە دروست دەبێت ئەرێ باشە چۆن دەکرێت لە ناو دەستگای ئەمنیە خەڵک ببێ بە ملیۆن لێر ئەمە پرسیارنێک کاک بڕیان دروست دەکات چۆن بوو بە کام موچە بوو بەچی بوو ئەمە پرسیارە دروست دەکە بوو خەڵکی هەرێمی کوردستان من ئەو کاتێکە لە سلێمانی لەگەڵ بەڕێزە قسم کرد لە زیندانەکانە یعنی عەقڵم ڕاوەستا بەجددی عەقڵم ڕاوەستا لەو کاتەدا بەس عانوتەکەی کە فرۆشتنی شتە خواردن لە زیندانە بە 300 ملیۆن دینار بکرێتەوە 300 ملیۆن چۆن بە 300 ملیۆن دوای پرسیارەکەم زانی ئەو هۆکارەکەی ئەوەیە کە ئیشی تێدا دەکرێت بۆیە ئێمە ئێستا من گریان لە قورقمە بەرامبەر بۆ وڵاتی خۆمان چمان بەسەردێ خۆمان چۆنە وڵاتەمان وێران کرد ئێمە هەر خەریکی سیاسەتی هەر خەریکی یەکێتی و پارتی و گۆڕان و شوعین ئێمە نهاتوو بپڕژێنە سەمیلەتەکەمان وێران بوو من چی لە باڵەخانە و شەقامەکان بکەم من چی لە وسێشە سیاسەتی پەرلەمانی کوردستان بکەم نەفرەت لە پەرلەمانێک دەکەم کە خەڵکەکەی وا تووشی مەترسیەک دەبێت خەچی ئەوان خەریکی سیاسەت و شابلێدان و مێزەدان و دبە هاویشتنن ئەوان کەی دانیشتن باسی ژیانی ئەو خەڵکە بکەم بە چی تووشی ماددە هۆشبەر دەبن ئەما تەنها خەڵکی مزایلەی سیاسین ئەوان جیرفانەکان ئەوەندە گەورە بۆ پەرلەمانتاران ئاگای لە جیرفانی خەڵکی هێژار نماوە ئەوان خەریکی جیرفانی خۆیانن ئەم ملەتە وێران بوو حکوومەت هەرێمی کوردستان ئەوەندە خەریکی موچە و مزایدەی لەناوخوامان خەریکی مزایدە نەپڕژانی لەسەر بابەتی ماددەی هۆشبەر کە دڵنیامە بابەتی ماددەی هۆشبەر لەناو ماڵی هەرێک لە ئێمەدا دڵنیا بە هەر یەک لە ئێمە بابەتەکانی تێدا هەیە ناخوا ئەمەم کوڕە مەلایە ئەمە کوڕە شێخ ئەمە کوڕە بەرپرسە هەمویان لە نزیکن لە ماددەی هۆشبەر هەمویان ئامادەران نزیک بنەوە لە ماددەی هۆشبەر چکە ماددەی هۆشبەر بابەتێکە مەترسیە لەسەر ژیانی هەر هەموو کەواتە کاک سیروان چی بکەین بۆ کۆنتڕۆلی ئەو دۆخە ئێستا بکەین ئایا لە کۆنتڕۆل دەرچووە یاخود هێشتا کاتمەوە بۆی کۆنتڕۆلی دۆخەکە هەندێک بکەین کۆنتڕۆلی ماددەی هۆشبەر ناکری 100% ناکری ئەمە شتێکی نێودەوڵەتیە یعنی ئەمە لە هەموو دنیا لە وڵاتێ لە مارکێتەکاندا درا دەفرۆشرێ بەڵام دکتۆر لەوەی نووسێت و ئەوەندە ماددەی هۆشبەر دەچێشی لەبەرەوەی تاوەکو نەمری باش هەرێمی کوردستانی یاسامانەیە وتم باسی یاساکە دەکەم یاسای ژمارەی ساڵی 2020 کە 55 ماددەی زۆر جوان لەخۆ دەگرێت کە ڕەخبی ئەوەی کە من تێبینی مەسەر هەندێکە ئەم یاسای ئێمە بۆ معلوماتی جەنابتان ئێمە دامانێت حکوومەت و دوای ئەوان ناریتیان و پەرلەمانەکە تەماشا بکە لە باتی پەرلەمان خۆی یاسا دەربکە ئێمە دامانێتە حکوومەت دایتێ پەرلەمان بڕیای لەسەداوە یعنی ئەمە نقطەیەکی زوعفی پەرلەمانی کوردستانە کە بەداخەوە ئەوان لە جیاتی یاسا دەرکەن ئێمە یاسایان بۆ ئامادە دەکەین پرۆژه یاسای ماددەی گەنجی 25 ساڵ بۆ پەرلەمان ئێمە بۆمان ئامادە کردوون پرۆژه یاسای خۆبەخشی ئێمە بۆمان ئامادە ئەی خۆتان چی ئەکەن کاکە جان ئێمە لە دووری پەرلەمان خەریکی خەم لە میلەتەکەی خۆمان دەخۆین ئەوان خەریکی شتیترن بۆیە شتەکە لە کۆنتڕۆل دەرنەچووە بەڵێ لە کۆنتڕۆلی تەواو دەرچوو بێت ئێمە یاسامانە لەم یاسایە لە یەکێک لە ماددەکان دەڵێن بازرگانی کەران پێشتر هەر بازرگانێک بەس سزای زیندانی هەبوو ئێستا بازرگانی کەران هەر کەسێک بگیرێ دەست بەسەر کامل ملک و ماڵی دادەچێت یعنی کامل ملک و ماڵ ئەوە نییە تۆ ملیۆنە دلار 3 ملیۆن دلار تۆ کردوتەوە بتی 2 ساڵ 3 ساڵ لە زیندان بژی دوای بێەوە دەری نەخێت زیندان واتە مەرگ کۆتایی بە هەموو سەرۆت و سامانەکە بۆیە ئەم بابەتێکی ئەساسیە لەمە دووە بەکارهێنەر وەکو نەخۆش سیر دەکرێت وەکو نەخۆش ئێمە دەبێت چارەسەری ئەم کەسانە بکەین یعنی ئەوە بۆ ئەوەیە کە خەڵک ڕوبەڕوو ئەوە بکەوێت بەڵام ئەویش دەبی سزا بدرێت بەڵام دەبی مامەڵەی نەخۆشی لەگەڵ بکرێت بۆی چارەسەر بکرێت ناکرێت کەسێک توش بوو ئیتر ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون بۆ بخوێنی نا دەبی مە چارەسەریان بکەین بۆی ئەم قۆناغە پاشان ئێمە میدیا ڕۆخراوەکان حکوومەتی هەرێم چۆن ئێستا کە هەڵایەکی دروست کردووە بەعنی بەردەوام لەسەر کەمامە و کۆڕۆنە هەیە دەکرێت لە بەرامبەر ئەوەشدا ئەمە پامێکی بۆ کاک دووتیار عادلی هەم مامۆستان بۆ هەم هاوڕێشمانە وتەبێژ حکوومەتی هەرێمی کوردستان بە یەک ڕیکلامیش دروست کە لەسەر ماددەی هۆشبەر بابیکە کاکە بێ خەڵک بڵێن ئەمە چ مەترسیدارەکە ئەم بابەتە لە هەرێمی کوردستانە ناکرێمە پەردە پۆشیکەن لە چاوەی کە بۆی کە خەڵک بابەتەکە نەزانین نەخێر من پێ دەڵم لە داعش مەترسیدارتر ماددەی هۆشبەر لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ سیروانگەری چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی لە ئەوەی ڕابردوو لەگەڵ مامبی
تا بەرنامەیەکی دیکە و بابەتێکی دیکە بەدان دەگەمەوە هەر شاد بن. خۆتە